بەردەوام گوێبیستی داوای ئیسرائیلیەکان دەبین کە داوای ئاشتی لەگەڵ وڵاتانی عەرەبی دەکەن، بەڵام لە هەمان کاتدا بەردەوام دەست بەسەر خاکی فەڵەستین دەگرن و مافی ئەو نەتەوە عەرەبیە زەوت دەکەن. ناکرێت باسی ئاشتی بکرێت و لە هەمان کاتدا هەزاران فەڵەستینی لە زیندانەکانی ئیسرائیلدا بن. دووفاقی زۆر لە مامەڵە و پەیوەندیە نێودەوڵەتەکانی ئیسرائیلدا هەیە. سەرەتا زۆر بەداخم بۆ ئەو لێدوانانەی ئەو لێپرسراوە سعودیە و پێم وایە ئەو زۆرە لێدوانانەیەک ناگرێتەوە لەگەڵ ڕۆحیەتی ئاشتەوایی نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەبی. گەیشتن بە ئاشتی سەرتاسەری و بەدیهێنانی سەقامگیری کارێکی ئاسان نییە و دەیان کۆس بدێنە ڕێگەی بەدیهێنانی ئاشتی تەواوەتی و لە نێوان ئیسرائیل و عەرەب و گرنگترین ئەو کۆسپانەش پرسی ئاڵۆزیەکانی نێوان ئیسرائیل و فەڵەستینە.